ئازادی خۆم شەرم ناکەن ئەو دوو دەکاتیا سێ بارزگارە کوردستان خزمەتی ئەو میلەتەی بکەن خەڵک دێنە بەر دەرکەی دوا چوو بەنگۆی گوتی ئەوان هاتینێرە خەڵک نینە هاوڵاتینە هاوڕاتی کابراکی بەلژیکی مافیەوە نیە بێ مزارە بکە لێ پێش کابراکی کوردستان بەڕاستە مزارە لە وڵاتی دەژی هاوڵاتی بوونی وڵاتی نازانی تو کوردنی ئەمە مافی خۆم ئەو چێ دەگیری چێ ئەوە شەقیدا وەنیە لە من دەدەن باشە لە من دەدەن وەڵی نییە فلیتان دەتاوەتە زیل بوو دەبی لە وڵاتی مافی هاوڵاتی بووتان پێ بچەسپێنە ئەوەتان لێ قبور ناکەم تێدەگەی بۆ دەزانی ئێرکانە هەولێرە هەی نەمینێ کۆرە عەمری تو نەمینێ